ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لەبێت هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمەوە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ناڕەزایەتی جوتیارانی دیواندەرە دژ بە نەدانی پارەی گەنمەکانیان، چالاکی لاوانی ئازادیخوازی سنە و پیرانشار بۆ پشتیوانی لە بەلوچستان، کوژرانی کۆڵبەرێک و برینداربوونی چەند کۆڵبەری دیکە لە سنووری تەتەی هەورامان، دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە شارەکانی بۆکان و گەلچساران، چوونە سەرەوەی ئاماری ژنکوژی لە کوردستان و ئێران، کۆبوونەوەی ناڕەزایەتی خانەنشینکراوانی فولاد لە مازەندەران و ئیسفەهان و ئامانگرتنی کرێکارانی پێتروشیمی رازی لە بەندەر عەباس. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ڕۆژی یەکشەمە 9 ڕەزبەر خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە شارەکانی کرماشان، ئاهواز، شوش، شوشتەر، کەرخە و حەفتەپە دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی هەر هەفتە دژ بە خراپی ژیان و مەعیشەت ناڕەزایەتی دەرئەبڕن. خانەنشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. ناڕەزایەتی جوتیارانی دیواندەرە دژ بە نەدانی پارەی گەنمەکانیان. ڕۆژی یەکشەممە 9 ڕەزبەر جوتیارانی دیواندەرە لە ئاست نەدانی پارەی گەنمەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی هاوڵاتیان ماوەی 2 مانگە گەنمەکانیان بە دەوڵەت فرۆشتووە، بەڵام بەرپرسانی جیهادی کەشاوەرزی هێشتا بەڵێنەکانیان بۆ پێدانی پارەی گەنمەکانیان جێبەجێ نەکردووە. پێشتریش جوتیاران لە شارەکانی سەردەشت، پیرانشار ببورن پیرانشار، قەسری شیرین، سنە، دێولان، کرماشان و چەند شاری پارێزگای ئیلام لە ئاست نەدانی پارەی بەرهەمە کشت و کاڵگەکانیان ناڕەزایەتیان دەربڕی بوو. چالاکی لاوانی ئازادیخوازی سنە و پیرانشار بۆ پشتیوانی لە بەلوچستان، ڕۆژی یەکشەممە 9 ڕەزبەری 1402 خوێندکارانی زانکۆی کوردستان بۆ پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕیوی بەلوچ چالاکیان ئەنجامدا و کچان و کوڕانی ئازادیخوازی پیرانشار دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان، خوێندکارانی زانکۆی کوردستان بابەستنی دەستیان بە میلەکانی نێو مەحەوەتەی زانکۆ یادی خۆدانور لە ئەجەیی و تەواوی گیانبەختکردووانی هەینی خوێناوی زاهێدانیان بەرز نرخاند. لە پیرانشاریش کچان و کوڕانی ئازادیخواز بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕیوی بەلوچ دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. کوژرانی کۆڵبەرێک و برینداربوونی چەند کۆڵبەری دیکە لە سنووری تەتەی هەورامان، لە ئاکامی بۆسە و تەقەی ڕاستەخۆی هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری تەتەی هەورامان کۆڵبەرێک کوژرا و چەند کۆڵبەری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبە نیوز، ڕۆژی یەکشەممە 9 ڕەزبەری 1402 کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری تەتەی هەورامان کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکرا. بەهۆی دەستڕێژی گولەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم کۆڵبەرێک گیانی لەدەستا و چەند کۆڵبەری دیکەش بریندار بوو. جێگەی ئاماژەیەکە سەبارەت بە ناسناوی ئەو کۆڵبەرە گیانبەخت کردووە و بریندارەکان هیچ زانیاریەک لەبەردەستان نییە. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە شارەکانی بۆکان و گەلچساران، لە ڕۆژانەی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی بە ناوەکانی قەهرەمان لوتفی خەڵکی بۆکان و مەحبوبە بیگدەلی خەڵکی گەلچساران لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی چوارشەممە 5 گەلاوێژی 1402 قەهرەمان لوتفی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە لەبا شەخسیەکانی بۆکانەوە ڕەفێنراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووس و شوێنی ڕاگیرانی لەبەردەستان نییە. لەلایەکی دیکەوە مەحبوبە بیگدەلی چالاکی مافی ژنانی خەڵکی گەلچساران کە لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ساڵی ڕابردووش دەست بەسەرکرا بوو، ڕۆژی شەممە 8 ڕەزبەر بۆ جارێکی دیکە بانکێشتی دادسەرای ئەو شارەکرا و پاش ڕێپرسینەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام دەست بەسەر و ڕاگوێزی زیندانی یا سوچ کرا. چوونەسەرەوەی ئاماری ژنکوژی لە کوردستان و ئێران.
لە ڕۆژانی ڕابردوودا ژنێک لە مەشهەد کچێکی لاو لە ئاهواز و سێژن لە شاری خۆی لەلایەن بنەماڵەکانیانەوە بە بیانووی کێشەی خێزانی کوژراون. بەپێی راپۆرتی ماڵپەڕی دیدبان ڕۆژی شەممە هەشتی ڕەزبەر ژنێکی خەڵکی مەشهەد بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن هاوسەرەکەیەوە کوژراوە و تەرمەکەی پارچە پارچەکرا. هاوژینی ئەو قوربانیە تەرمی پارچە پارچەکراوی ژنەکەی لە نێو چەمەدانێک داناوە و لە شاری تاران خۆی ڕادستی پۆلیس کردووە. هەروەها لە شاری ئاهواز کچێکی لاو یەک مانگ لەمەوبەر لەلایەن دوو کەس لە ئەندامانی خێزانەکەیەوە بە پاساوی شەرەف کوژرا و تەرمەکەی لە نێو حەوشەی ماڵێکدا لە گەڕەکی حەمیدیە نێژدرا. لەلایەکی دیکەوە ڕۆژی یەکشەممە پیاوێک لە یەکێک لە گوندەکانی شاری خۆی بە چەکی گەرم سێژنی ئەندامی خێزانەکەی بە بیانووی کێشەی بنەماڵەیەوە کوشت و پاشان لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکرا. شایانی باسەکە ڕۆژی هەشتی ڕەزبەریش کچێکی تەمەن 17 ساڵی خەڵکی سەردەشت لەلایەن دوو زڕبرا و هاوسەرەکەی بە شێوەیەکی درندانە کوژرا بوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانەنشینکراوانی فولاد لە مازەندەران و ئیسفەهان. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە پارێزگاکانی مازەندەران و ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 9 ڕەزبەر دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ساری و ئیسفەهان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت لە بەردەم سندوقی خانەنشینی شارەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوان خوازیێری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسان سازی و گەڕانەوەی سەربەخۆیی سندوق لە وەزارەتی ڕێفاهەوە بۆ سندوقی فولاد بوون. مانگرتنی کرێکارانی پێترۆشیمی رازی لە بەندەرخومێنی. ڕۆژی یەکشەمە 9 ڕەزبەر کرێکارانی پێترۆشیمی رازی لە بەندەرخومێنی لە ناڕەزایەتی بەنەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی زانیاریەکان دەیان کرێکاری ناڕازی لە کۆبوونەوەیەکدا بە وتنەوەی دروشم دژ بە بەڕێوەبەرانی شرکەت خوازیاری پێدانی حەقدەست واقراوەکانیان و بردنەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بوون. کرێکاران هەروەها داوایان کرد هەڵاوەردن و جیاوازی لە قەرارداد و حەقدەستەکان وەلا بنرێت و چیتر مافەکانیان پێشێل نەکرێت. دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆی شەریف. بەهۆی زیادبوونی هێرشەکانی ڕژیم بۆ سەر خوێندکاران و مامۆستایانی زانکۆ چەند ئەندامی یەکێتی مامۆستایانی زانکۆی شەریف ڕۆژ یەکشەممە 9 ڕەزبەر بە شێوەی بە کۆمەڵ وازیان لە ببورن بە شێوەی بە کۆمەڵ وازیان لە ئەندامبوون لەم یەکێتیە هێنا. مامۆستای فیزیا و سکرتێری یەکێتی مامۆستایانی زانکۆی شەریف وەحید کەریمی بە بڵاوکردنەوەی بابەتێک لە ڕاگەاندنەکانی ئەم زانکۆیە دەست لە کارکێشانەوەی خۆی لەم یەکێتیە ڕاگەیاند و هۆکارەکەشی بۆ بانکێشکردنی لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانی دەرەوەی زانکۆوە گەڕاندووەتەوە. شایانی باسەکە ئەم وازهێنانە بە کۆمەڵە لە سەروبەندی ساڵیادی هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر زانکۆی شەریف کە لە 10 ڕەزبەری 1401 دا ڕوویدا بووە هۆی هەڵوشاندنەوەی ئەم ئەنجومەنە. کوژرانی ئەندامێکی بەرەی دیموکراتیکی ئاهواز لەلایەن ڕژیمەوە. ڕۆژی شەممە هەشتی مانگی ڕەزبەر هێزە ئەمنیەکانی ئاهواز هێرشیان کردە سەر ماڵی ئەندامێکی بەرەی دیموکراتیکی ئاهواز بە ناوی مۆستەفا شەریفی و پاش 5 کاتژمێر شەڕ و پێکدادان ئەو چالاکە سیاسەیان کوشت. بەپێی راپۆرتەکان هێزە ئەمنی و ئینتزامیەکانی ئاهواز ڕۆژی شەممە هێرشیان کردوتە سەر ماڵی مۆستەفا شەریفی لە ناوچەی ئەلعین لە شارۆچکەی حەمیدیەی ئاهواز، بەڵام ناوبراو بە چەک بەرگری لە خۆی کردووە و پاش 5 سەعات شەڕ و پێکدادانی قورس هێزەکانی ڕژیم ناوچەکەیان گەمارۆداوە و ئەو چالاکی سیاسەیان کوشتووە. خۆپیشاندانی سەدان هەزار کەسی دژ بە دەوڵەت لە لەهێستان. ڕۆژی یەکشەممە 9 ڕەزبەر سەدان هەزار شارۆمەندی خەڵکی لەهێستان دژ بە دەوڵەتی ڕاستگەرای ئەو وڵاتە ڕۆژانە سەر شەقام و خوازیاری دەست لە کارکێشانەوەی سەر و کۆمار بوون. ئەو خۆپیشاندانانە کە بە دوای بانگەوازی هاوپەیمانی میانەڕۆ و بە ڕێبەرانی ببورن بە ڕێبەرایەتی حیزبی چوارچێوەی مەدەنی و نزیک بە کاتی هەڵبژاردنەکانی لەهێستان
ڕێکخرابوو، سەدان هەزار کەس تێدا بەشدار بوون و شەقامەکانی وەرشەی پایتەختیان داخست. بە پێی زانیاریەکان لە چەند ساڵی ڕابردوودا دەوڵەتی ڕاستگەرای لەهستان بەردەوام بربەرەکانی لەگەڵ شوورای یەکێتی ئوروپادا بووە و یەک لەو بابەتانەی خەڵک و یەکێتی ئوروپا کێشیان لەگەڵیدا بووە دانانی ئاستەنگی بۆ خستنی کۆرپەلە و پێشێلکردنی مافی ژنان بووە. و هێرشی خۆکوژی لە بەردەم وەزارەتی ناوخۆی تورکیا لە ئەنکارا. ڕۆژی یەکشەمە نۆی ڕێزبەر عەلی یەرلیکایا وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەاند تەقینەوەیەکی خۆکوژی لە نزیک وەزارەتی ناوخۆ و لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی ئەنکارا ڕوویدا کە بەهۆیەوە دوو هێرشبەر کوژراون و دوو ئەفسەری پۆلیس بریندار بوون. وەزارەتی ناوخۆی تورکیا ئەم هێرشەی با تێرۆریستی ناوبردوو ڕایگەاند دوو بۆمب دانەر بە ئۆتۆمبیلێکی بچووکی بازرگانی هاتوونەتە بەردەم دەرگای ئیدارەی پۆلیسی گشتی و یەکێکیان بۆمبەکەی تەقاندووەتەوە. بەوەتەی ئەم وەزارەتە یەکێک لە هێرشبەرەکان بەهۆی تەقینەوەکەوە گیانی لەدەستاوە و هێرشبەری دووەمیش لە تێکەڵچوون لەگەڵ ئەفسەرانی پۆلیس کوژراوە. بەپێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی تورکیا دوو ئەفسەری پۆلیسیش لە هێرشەکەدا بریندار بوون و تا ئێستا هیچ گروپێک بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆ نەگرتووە و ناسنامەی هێرشبەرەکان نادیارە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشتان کرا. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون.